باس لە هونەرمەندی شێوەکاری کورد دڵشاد کوێستانیەکەم کە بەم زوانە بەنیازە پێشانگەیەکی تایبەتی شێوەکاری لە شاری سلێمانی بکاتەوە. بێگومان ئەم هونەرمەندە لە ئێستادا لە تاراوگاژی و لە واڵی تایبەتی خۆی لە تۆڕی کۆمەڵایەتی فەیسبوک بڵاوی کردوێتەوە کە میژدەی ئەوادات کە بەم زوانە پێشانگای تایبەتی هەیە لە سلێمانی. بێگومان دڵشاد کوێستانی زۆرێک لە ئێمە ئەیناسین یاخۆت بینەری کارەکانی بووین ئەندامی کێتی نووسەرانی کوردەوە هەروەها ئەندامی سندیکای هونەرمەندانی کوردستانە و هەروەها لە فەڕەنسا خاوەنی گەلەری تایبەت بەخۆیەتی و بێگومان بەشداری زۆرێک لە پێشانگا تایبەتی و هەروەها پێشانگا هاوبەشەکانی کردووە و نزیکەی هەفتا پێشانگای تایبەتی کردوێتەوە و بەشداری لە زیاتر لە 30 پێشانگای هاوبەشیدا کردووە و پێشانگای شێوەکاری زیاتر لە 18 وڵات کردوێتەوە. بێگومان لەبەرێکە لە تاراوگەژی چالاکیەکانی بەردەوامی هەیە و چالاکیەکانیشی فراوانترە. بێگومان چەندین پێشانگای شێوەکاریشی لە کوردستان و هەروەها لە یۆناان لە ئیسپانیا لە بلجیکا لە فەڕەنسا و لە ئەمان و لە زۆرێک لە وڵاتانی تر کردوێتەوە و چەندین چالاکی ئەدەبی و هونەریشی لە شارەکانی کۆبانی و هەڵەبجە و لە کوردستانیش هەبووە. بێگومان چەند جارێکیش لەلایەن وەزارەتی ڕۆشنبیری حکوومەتی هەرێمی کوردستانەوە بانکێش کراوەتەوە بۆ کوردستان بە مەبەستی ئەنجامدانی چەندین چالاکی جگە لەوەی کە شێوەکارێکی زۆر بەناوبانگ و ئاکتیڤیشە لە چەند فیلمێکی کوردی و فەڕەنسیشە وەکو ئاکتەریش بەشداری کردووە. دڵشاد کوێستانی ناوی تەواوی دڵشاد محەممەد ئەمین مەجید بەگال لە ڕۆژی 1950 لەگەڵکی ئیمام قاسم لە شاری کەرکووک لەدایک بوو. سەرەتاش وەک شاعیر و دەنگبێژ هاتوۆتە دنیای هونەرەوە و لە 1960دا لە تەمەنی 4 ساڵی بەهۆی ڕوخانی گەڕەکەکەیان لە شاری کەرکووکەوە بە پیانووی کوردبوونیان بێگومان لەگەڵ خانەوادەکەی هاتوونەتە شاری سلێمانی و چەندین پێشانگای شێوەکاری وەکو ئاماژەم پێکرد لە کوردستان لە یۆناان لە ئیتالیا لە ئیسپانیا و لە بلجیکا و لە لوکسمبۆرگ و لە فەڕەنسا و لە چەندین وڵات و هەروەها لە کوردستانیش کردوێتەوە.